سڵاوتان لێبێت. ئەمڕۆ بۆمبێکی گەورە لە مۆندیالی قەتەر تەقیەوە. زلهێزێکی وەکو ئەرجەنتین بەرامبەر هەڵبژاردەیەکی لاوازی نیمچە دورگەی عەرەبی شکستی هێنا کە مەبەستمان عەرەبستانی سعودیەیە. ئەم مفاجئەی مۆندیال دەرگای بۆ بەشێک لە وڵاتانی عەرەبی کردەوە یەک لەسەر یەک بروسکەی پیرۆزبایی بنێرن. بێگومان ئەوانەی پیرۆزبایان لە سعودیا دەکرد ئەو کەسایەتی وڵاتانە بوون کە دۆستایەتێکی سیاسی یاخود دینیان لە نێواندایە. بە کورتی دەتوانین بڵین پیرۆزبایەکان تامی سیاسەتیان دەدا. هەرچەندێک بەڕێوەچوونی مۆندیال وەکو ڕووداوێکی زۆر گەورەی وەرزشی دابنرێت، بەڵام هەرگیز ئەوە ناشاردرێتەوە کە مۆندیال و تۆپی پێ لینکێکی گەورەیان بە سیاسەتەوە هەیە. ئەگەر کەوتنی ئەستێرەیەکی گەورەی وەکو میسی لێکدانەوەی وەرزشی هەڵبگرێت و شۆکێکی خستبێتانی و ناوەندە وەرزشیەکانەوە، ئەوە بە شێوەیەکی گشتی مۆندیالی قەتەریش شۆکی لە سیاسەتی نێودەوڵەتیدا دروست کردووە. دەوڵەتێکی بچووک بودجەیەکی زەبەلاح بۆ بەڕێوەبردننی گەورەترین ڕووداوی وەرزشی لەسەر ئاستی جیهاندا بین دەکات. ئەمە خۆی لە خۆیدا خاڵێکی وەرچەرخانە، هەم لە ڕووی سیاسیەوە و هەم لە ڕووی وەرزشیەوە. 12 ساڵە قەتەر شەرەفی میوانداریکردنی مۆندیالی پێدراوە. لەو 12 ساڵەدا ڕوبەڕووی زۆر فشاری دەرەکی بووەتەوە. لەم 5 ساڵەی کۆتاییدا هێندە فشارەکان زیادیان کرد، تەنانەت گەیشتە دۆخێک کە هەندێک وڵاتی ئەوروپا نیازیان هەبوو پاشەکشە بکەن. بەشێک لە ڕەخنەکان پەیوەست بوون بە فەزای ئازادیەوە لە قەتەر. جگەلەوەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕەخنەی توندیان هەبوو. دەیانگوت قەتەر یاری بە گیانی ئەو کرێکارانەوە کردووە کە کاریان لە دروستکردنی یاریگاکاندا دەکرد. دەیانگوت قەتەر خۆی بێدەنگ کردووە بەرامبەر مردنی هەزاران کرێکار تاوەکو بتوانێت بە شێوەیەکی نمونەی ئامادەکاری بۆ ئەو بۆنە جیهانیە بکات. بابەتی پەلکەزێڕینە و خواردنەوەی بیرە و ئازادیەکانی تاک بەشێکی دیکە بوون لەو ڕەخنانەی ئاراستەی قەتەر دەکران. تەنانەت سێپلاتەری سەرۆکی پێشووی فیفا پەشیمانی دەربڕی لە پێدانی مافی میوانداریکردنی مۆندیال بە قەتەر و گوتی کارێکی هەڵم کردووە. قەتەر هەموو فشارەکانی سەرخۆی بە فشاری سیاسی ناو دەبرد. لە کۆتاییدا سەرباری هەموو ڕەخنەکان مۆندیالی قەتەر لە یاریگای لۆسێڵەوە دەستی پێکرد و سەرۆکی ئێستای فیفا بە پێچەوانەی پلاتەرەوە گوتی قەتەر باشترین نوسخەی مۆندیال پێشکەش دەکات و ئەوانەی ڕەخنەی لێدەگرێن کەسانی دووڕوون. ئەم ململانێ سیاسیانەی نێو مۆندیال ململانی تازە نین، ڕیشەی مێژووییان هەیە. بۆ نمونە لە دووەم نوسخەی مۆندیالدا کە ساڵی 1934 لە ئیتاڵیا بەڕێوەچوو، مەسۆلۆنی وەکو سەرکردەی یەکەمی ئەو وڵاتە بە ئاشکرا دەسوەردانی دەکرد و لە ڕێگەی مۆندیالەوە بانگەشەی بۆ حیزبەکەی دەکرد. لە گەرمەی جەنگی ساردیشدا ئەڵمانیای ڕۆژئاوا میوانداری مۆندیالی 1974 کرد. بەڕێکەوت لە قۆناغی گروپەکاندا لەگەڵ ئەڵمانیای ڕۆژهەڵات ڕوبەڕووی یەکدی بوونەوە. ئەم یاریە زیاتر وەکو جەنگی نێوان هەردوو بلۆکی سۆسیالیزم و کەپیتالیزم تەماشا دەکرا. هەرچەندە چەپەکان یاریەکەیان بردەوە، بەڵام لە کۆتاییدا سەرمایەداری نازناوەکەی بەدەستێنا. مۆندیالی 1970 ئەرجەنتین نمونەیەکی دیکەی تێکەڵکردنی سیاسەت و وەرزش بوو. دەسەڵاتی سەربازی ئەو وڵاتە تازە لە ڕێگەی کودەتاوە هاتبوونە سەر حکوم، هەزاران کەسیان دەستگیر کردبوو. بەڵام دواتر لە ڕێگەی میوانداریکردنی مۆندیال و بردنەوەی نازناوەکەوە ویستیان ڕای گشتی جیهانی بەلای خۆیاندا ڕابکێشن. تاوەکو ئێستا گومان دەکرێت ئەرجەنتین لە ڕێگەی پێدانی بەرچیلەوە با هەڵبژاردەی پیرۆ یەکێک لە یاریەچارە نووسازەکانی بردبێتەوە. لە تازەترین نمونەشدا مۆندیالی بەرازیلمان لە ساڵی 2014 بینی کە میدیاکان زۆر بەکەمی خۆپشاندانی جەماوەری بەرازیلیان دەگواستەوە. خەڵکی بەرازیل دەیانگوت ئێمە هەژارین و شەقام و خوێندنگەمان نییە، بەڵام حکوومەت ملیاران دۆلار بۆ دروستکردنی یاریگا تەرخان دەکات. خواتان لەگەڵ.